سیاست بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. جوانترین سڵاو ئاراستەی ئێوە جۆگرانی بەرنامەی ئەم و سیاست بێت. هاوکارم دەخیلی شەمۆ هێشتاش لە پشوداندایە و بۆ ئەم هەفتەیە من محتەبەر شێروانی لەگەڵ هاوکارم جانی دیلان میواندارەتی ئەم بەرنامەیە دەکەین کە تایبەتە بە هەڵبژارنەکانی عێراق کە سبەینێ هەڵبژارنی گشتی لە عێراق بەڕێوە دەچن و بێجگە لەمە هەڵبژارنەکانی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستانی عێراق بەڕێوە دەچن. سەبارەت بە گرنگی ئەم هەڵبژارنانە و ئاراستەی هەرێم و هەروەها بەغدا بەرەوچۆ دەباتن داوامان لە دوو بەڕێز کردووە لەگەڵماندا بن. دکتۆر جەبار قادر پشتپۆری مێژوو و هەروەها شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی نێوەڕاست و کورد و عێراق و هەروەها سیاسەتمەداری دێرین دکتۆر مەحموود عوسمان ئەندامی سربەخۆ لە لیستی لە بڵۆکی هاوپەیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق لەگەڵماندان. دکتۆر جەبار ئەم کاتت بەخێر. باش. دکتۆر مەحموود زۆر سپاست دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەم و سیاست. زۆر بەخێر بێن. زۆر سپاس. جانی فەرمە. بە خۆشهاتنیانەکەم زۆر سپاس. دکتۆر مەحموود حەزەکەم لە لای ئێوە دەست پێ بکەم سبەی عێراقیەکان دەچنە دەنگدان. حەزەکەم بزانم عێراقیەکان بە چ ئومیدێکەوە دەچنە ئەم دەنگدانە و بە چ ئاراستەیەک پێشبینی دەکرێت کە ئەمە هەڵبژاردنە عێراق ڕابکێشێن. پێشەکی سڵاو بۆ ئێوە بۆ کاک جەبار و هەموو بیسەران و یعنی خۆی هەڵبژاردێکی تەقلیدیە، یعنی هەر 4 ساڵ جارێ هەڵبژاردن تا ئێستا 2-3 جار بوو هەڵبژاردن و طبعاً پێداویستیەکانی هەڵبژاردنێکی سەربەست و پاک نەکراوە بۆ ئەم هەڵبژاردنە و بەڕاستی نا سەرژمێر کراوە، نە قانونی حیزب و ڕێکخراوەکان دەرچووە و نا فرسەتی بەرامبەر بۆ هەموو کاندیدەکان هەیە. جگە لەوە ئەو کارتەی کەوا کارتی ئەلکترۆنیە و تەبعیان کردووە ڕسمی پێوە نییە، ممکنە بتوان بێت تەلاق وشتی پێ بکرێت. وەزعی ئەمنی زۆر باش نییە، لەبەرەوە لە ظروفێکی زۆر باشە نابێت و لە عینی وەختیشە ئەو پێداویستیانە هەمە چەند ساڵ هەموو ساڵی ئەڵێن ئیم ساڵی تر جێبەجێ نەکراون. لەبەرەوە بەڵام دیسانیش خەڵقە چێ بۆ هەڵبژاردن ومێدیان هەیە کە ئەم هەڵبژاردن بێتە هۆی گۆڕانکاریە. هەندێک لە سیاسەت لە دەموچاوەکان لەو خەڵقی کە هەیە ومێدیان هەیە پێی وە هەوڵی ژەدەنتن نازانم تا چه حەدێ سەرکەوتووە بن، یعنی مێدەوارین کەوا خەڵق زۆر بچێ بۆ دەنگدان و ئەنجامەکەشی باش بێن. دکتۆر جەوار توازانین لە هەر خولێکی هەڵبژاردنەکاندا کەسانێکی نوێ دێنە سەرەوە. ئایا پێشبینی دەکرێت ئەم جارە کەسانێک بیان بە تایبەتی لەلایەنی عەرەبیەوە هاوسۆستر بن لەگەڵ کێشەکانی کووردا؟ ڕای سەلاوم بۆ بەڕێز جەنابی دکتۆر مەحموود عوسمان و ئێوەی بەڕێز و هەموو گوێگران. ئەوەی ڕاست بێت یعنی گۆڕینی شەخسەکان ڕەنگ بێ کاریگەریەکی ئەو تۆی نەبێت، چونکە لە سیستێمی خراپدا کەسە باشەکانیش ناتوانن خەونەکانی خۆیان کارە باشەکانی خۆیان جێبەجێ بکەن. لەبەر ئەوە لەم ئەم سیستێمی کە ئەمڕۆ لە عێراقدایە و ئەگەر ئێمە سەیری ئەو لیستانە بکەین کە بەشداریان کردووە دروشمی هەندێکیان 100% ناکۆکە لەگەڵ داخوازی ئەوانی درا. بۆ نمونە هەندێک لیست دەبینی هەموو دروشمەکەی ئەوەیە کە دژی فیدرالیەتە، ئەو ناوی دەنێ ئەمە دابەشکردنی عێراقە. لەلایەکەوە لەلایەکی ترەوە مەسەلەن دروشمی کوردەوەیە جێبەجێکردنی دەستورە کۆمەڵێ زۆر. لەبەرەوە یعنی من هەمیشە ئەمە دووبارە دەکەمەوە لە عێراقدا 3 پێکاتە هەیە
خەونەکانیان نەک هەر جیاوازن لە یەک بەڵکو ناکۆکن لەگەڵ یەکا جێبەجێکردنی خەونی لایەنێکیان هەڵبەتە هەموو ئینسانەکان لە هەموو جێگەیەکی دنیا کە ئەچنە هەڵبژاردنەوە بە هیوای ئەوەن کە بارێکی سەقامگیر خۆشگوزەرانیەک ئەمن و ئاسایش بە تایبەتی لە وڵاتێکی وەکو عێراق کە گیرۆدەی ئەو هەموو کارە ساتە بووە یعنی پێم وان نییە یعنی ڕەنگ بێ لە ناو بلۆکی شیعەکانە ئەگەر کەسێکی وەکو عەمار حەکیم و گروپەکەی زیاتر دەنگ بێنن ڕەنگ بێ ئەوە هاوسۆزی نییە لەگەڵ کووردا بەڵکو ڕەنگ بێ لێک تێگەیشتن لەگەڵیانە ئاسانتر بێ وەکو ئەوەی لەگەڵ مالیچیە یا تەنانەت لەگەڵ مقتەدا سەدرا لەبەرەوە ئێمە لێرەدا لە بەرامبەر کۆمەڵێک گروپین کە باشترینیان ینی جۆرێک لە ئیرەیی بە کورد دەبن جۆرێک لەوەی کە پێیان وایە کورد زیاد لە مافی خۆی وەرگرتووە ئەوان هێشتا ئەویان بۆ هەرس ناکرێ کە کورد هاوڵاتیەکی پلەیەک بێ و خۆشگوزەران بێ و بتوانێ بە سامان و سامانە سروشتەکانی خۆی بەختەوەر بێ بۆیە چاوەڕوان ناکەم لە نەخشەی سیاسی عێراقدا گۆڕانکاریی ڕادیکالی بێتەکایەوە. بەڵێ دکتۆر جەبار هەر لە لای جەنابەت دەمێنینەوە جانی باسی باری عێراقی کرد لە دکتۆر محەممەد عوسمان پێم خۆش بوو جەنابیشت بە تایبەتی باسی هەرێمی کوردستانی عێراقی هەرێمی کوردستانی عێراق بێجگە لە هەڵبژاردننی پەرلەمانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش دەکات دەکرێت جەنابەت بفەرمووی ئێستا ڕەوشی کوردستانی عێراق لە چ بارێکدایەوە لایەنە سیاسیەکان و پەیوەندیەکانیان بۆ خۆتان دەبینی ڕاستە کاتی بانگەشەی هەڵبژاردنە زۆر جار لایەنەکان ڕخنەی تونند لە یەکتر دەگرن یەکتر تاوانبار دەکەن بەڵام بەگشتی هەرێمی کوردستان لە چ ڕەوشێک بەرەوە هەڵبژاردنانە دەڕوات. بەڵێ هەڵبەتە بەلە بە چاوگرتنی بار و دۆخی ئەوەی کەمپینی هەڵبژاردن و دروشمی دژبەیەک و ئەوانە ململانەیەکی تون لە بینی هێزەکانە ئەبێ بەڵام بارێکی سیاسی نوێ هاتووەتەکایەوە ئەویش لە ئەنجامی ئەوەی کە باس لەوە دەکرێت کە کاتی ڕێکەوتنامەی استراتیژی بەسەر چووە و ئەمەش بارێکی نوێ دێنێتەکایەوە واتە ئەو لێک تێگەیشتنەی کە لە نێوان هەر هیچ نەبێت لە نێوان سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانە هەبوو ئێستا بەرەوە ئەوە دەڕوا کە شتێکی تر جێگەی بگرێتەوە ئەو شتێک کە تا یەک جێگەی دەگرێتەوە بەڕاستی ڕوون نییە لە لای خەڵک و ئەو گوتارە توندەی کە ئەمڕۆ گوێمان لێ دەبێت لە هەردوو لایەنەکە و لە هەموو لایەنەکانەوە هەندێک نیگەرانی دروست دەکا کە ئەوەی جێی دەگرێتەوە شتێکی نەکلەوە باشتر نەبێ بەڵکو شتێکی ڕەنگ بێ وابێ کە بارەکە زیاتر ئاڵۆز بکات جا لێرەدا ئەم فاکتەرە تازە هاتووەتەکایەوە و ئەمڕۆ لە کۆبوونەوەی پەرلەمانە ئەوە دەرکەوت لە گوتاری سیاسیە لەوەی شتێک هاتووەتەکایەوە هەڵبەتە پێشینەیەکی هەیە لە کوردستانە ئەمریکا سەنگەر گۆڕین و شتیوا کە پێم وایە ئەنجامەکانی زۆر باش نابێ ڕەخچینەی زۆر دروستەکە ئەمانە لەبەرەوە لە بارێکی لە کوردستانیش ململانێ لەسەر ئەندامەتی ئەنجومەنی پارێزگاکان پێم وایە زۆر سەختترە دەبێت لەوەی کە بۆ پەرلەمانی عێراق دێ ینی بارێکی ئەوەیە بەڵام تاوەکو ئێستا خۆشبەختانە لە چوارچێوەی گوتاری سیاسی و ململانەی سیاسی و ململانەی دروست ماماوەتەوە. بەڵێ دکتۆر محەممەد دیارە دکتۆر جەبار باسی ئەوەی دەکرد کە لایەنەکان خەونەکانیان جیاوازن لە عێراق بۆ نمونە با بڵێن کوردەکان پێداگری لەسەر جێبەجێکردنی دەستور دەکەن بە ئەزمموی جەنابەت ینی پەرلەمانی داهاتوو ئەگەر بێت و هەڵبژێردرێت بەو شێوەی کە دەبینی کوردەکان هێشتا ناکۆچیان هەیە هێشتا هاوبەندی و هاوپەیمانەتی خۆیان ساغ نەکردوونەتەوە بەڕای جەنابەت بە شێوەیەک کوردەکان دەتوانن لایەنەکانی عێراقی لایەنەکانی تر عێراقی قەناعەت پێبێنن کە دەبی دەستور جێبەجێ بکرێت تا کوردەکان بتوانن بەشێک لە کێشەکانیان دەگەڵ بەغدا چارەسەر بکەن. وەڵی ئەو قسانەی دکتۆر جەبار وتی ڕاستن طبعاً ئەو لێکدانەوەی کە کردی هەم بۆ وەزعی عێراق هەم بۆ وەزعی کوردستان بەڵام طبعاً لە عینی وەختیشا من قەناعەتم وایە کورد خۆی یەک نییە یەکگرتو نییە کوردیان بازەکەن یەک ڕێزی و شتیی ڕاز نییە و قسانە خوێنە لە ساسی نەتەوەیەکن ئەوە سنوورەکان لەگەڵ یەک خەندەق و دیوارەکەن و خەندەقەکەن و دژیەکەن بەوان لەوانە
حیزبە گەورەکان ڕێگنین ویستیان کۆنگرەی نەتەوەی بکەن دوو کۆبوونیان کرد وازیان لێنا نەشیان ود بۆچی وازیان لێنا و لە عینی وەختیشا لە ناو کوردستانی عێراقیشا یەگنین بەڕاستی ناکۆچێکی زۆرێ نێوانەوە حەو مانگ و دە ڕۆژە اینجا توانیوانە هەندێکیان ڕێ بکەون و پەرلەمان کۆ بکەنەوە بە پەلە شتێک جواب بکەنەوەوانە بەڵام نەیان توانیوە بەرنامەیە بۆ خۆیان دابنێن مەسەن کۆن بڵێن ڕێکەوتنێکی استراتیژی کێتی و پارتی هەبوو لەخۆی ئێستایان توانی ڕێکەوتنێکی استراتیژی دابنێن بینی هەمویان ئەو 5 لایەنە ئەو 6 لایەنێکە لە حکوومەتان حتا حکوومەتەکە بەسەر کەس باسی بەرنامەکەشی نەکردووە یعنی تا لەسەر پۆست ناکۆچی هەبووە ئەم وزارەت و وزارەت نابوو بەرنامەیە دابنێن بزان بەرنامەکە چییە پەیڕەوی ناو خۆدامن هیچیان نەکردووە لەبەرەوە من قەنەعەتم وایە کورد لاوازە و نەیتوانی وەکو پێویستە کاری خۆی بکات نە لەسەر ئاستی نەتەوەیی نە ئاستی کوردستانی عێراق و لەبەرەوە من چاوەڕوان ناکەم پێگەیان لە بەغا بەهێز بێت ڕاستە لە بەغا ئەو پەرلەمانتارێن چنە بەغا وەکو ئێمە کە لە بەغا بووینەوە ماوە درێژە طبعا یەکگرتووە بن لە مەسائلی نەتەوەی چونکە بتەوێت نەتەوێت بەرەنگاری بازێش لەبێ بەیەکگرتووی بەڵام ئەوە کافی نییە کە لە هەڵویستێکە یەکگرتووی پێگەیان لاوازە بێ بە قەنعاتی من چونکە گرنگ ئەوەیە لێرە سەرکردایەتی سیاسی کورد لەم چەند ساڵانەی کە ئێمە دیومانە زۆر ئیتیمامیان بە بەغان نەداوە بە بەغان بە شتێکی لاوەکی داناوە مالعلم ئێمە بمانەوێ نەمانوێن بەشێکی لەم عێراقا حەزمانە کرد دەوڵەت بووینایەوە جیاواز بووینایەوە جیاو بووینایەوە و بەڵام ناتوانین بەشێکی لە مادەم بەشێکی لە عێراق کێشەی سەرەکی تۆ لە بەغایە بەڵام ئیتیمامی وە بەغا نەدراوە و بە شتێکی لاوەکی دانراوە طبعا لەبەرەوە پێگەت لاوازە لەوێ و هەماهەنگی زۆریش لە بینی هەرێم و بەغا پەرلەمانتاری بەغا و وزیری بەغاوانە نییە لە بینمانە لەبەرەوە پێگەمان لاواز بووە من ڕەنگە تەسەورەکەم هەرواش بمێنێتەوە ومێدەوارم وانە بێ لەبەرەوە ڕەنگە نەتوانن قورساییەکی وا لە بەغا دابنێن کە بتوان تاسیل لە لایەنەکانی تر بکەن ئەمە جگە لەوەی لایەنەکانی تریشە ئەساسەن بیر و بۆچوونیان لە ئێمە زۆر جیاوازە تۆ فیدرالی دەوێ ئەو بڕوای پێی نییە تۆ دەستوری دەوێ ئەو سەورەکە دەستور لە زروفی ناڕاستان نووسراوە و ئەوێسە مافەکانی تۆ کەم بکاتەوە تۆ دەوێ هی پێشمەرگە هەڵبێ ئەو نایوێت لەسەر نەوتوە غاز ناڕێکن و هەموو کوردەکان ڕێیان وایە و ئێمە وەیان 2 ساڵە نەمانتوانیوە 940 جێبەجێکەین نەهی پێشمەرگە جێبەجێکەین نەوتوە غاز جێبەجێکەین یان 2 ساڵ زۆرە طبعاً معنای ئەوەیە نازانم ئەم جارەیان چۆنە بێ بەڵام ئەگەر دەموچاوی بگۆڕێ بڵێن مالیکی بڕوایەتی تر بێ هەر بیر و بۆچوونەکان زۆر ناگۆڕن لەبەرەوە دەبێت کورد سەرتاپا چاوخشێنێتەوە بە سیاسەتی خۆیان لێرە و لەسەر ئاستی بەغا و لەسەر ئاستی نەتەوەیش بۆەوەی سیاسەتی جووا دابڕێژێ کە هەڵەکان بگۆڕێ شتە باشەکان وەربگرێ و بتوانێت وەزعی خۆی لەو ئاستانە چاکتر بکەن. بەڵێ دکتۆر محمود عوسمان واروا دکتۆر جەبار قادر دەگەڵماندان و بەرنامەی ئەموو سیاسەتە ڕاستەوخۆ بڵاو دەبێتەوە بە یارمەتی ئێوە جانی ئەوڕۆ دەزانن کە یەکەم خولی یەکەم دانیشتنی خولی چوارەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوەچوو و سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمان هەڵبژێردرا پامنێرمان عومەر فەرهادی راپۆرتێکی بۆ نردوین بە یارمەتی ئێوە جۆمان لێ دەبیت و دوای دەگەڕێنەوە لای ئێوە. پەرلەمانی هەڵبژێردراوی ڕۆژی 21 ئەیلولی 2013 ئەمڕۆ سێشەممە 29 نیسان بە سەرۆکایەتی سەرۆکیکاتی کۆبوونەوەیەکی تایبەتی ئەنجامدا بۆ دەستنیشانکردنی دەستەی سەرۆکایەتی کە پێک دێ لە سەرۆک و جێگیری و سکرتێر لە دوای تێبینی و ڕاوبۆچوونی فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بەوەی کۆبوونەوەکە یاسایی نییە لەبەر ئەوەی ئەمڕۆ پشووی فەرمیە و یەک ڕۆژ بەر لە هەڵبژاردنە گشتیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی هەرسێ پارێزگاک هەرێمە و بەپێی ڕێککەوتنی پێشوەختەی هەر سێلایەنی پارتی دموکراتی کوردستان و زوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو سێ پۆستە تەرخان کرابوو بە شێوەی سەرۆک بۆ بزوتنەوەی گۆڕان و جێگریشی بۆ پارتی و سکرتێریش بۆ کۆمەڵ یوسف محەممەد صادق لە بزوتنەوەی گۆڕان بوو بە سەرۆک و زعفەر ئیبراهیم ئیمێنچی لە پارتی دموکراتی کوردستان جێگری سەرۆک و فەخرەدین قادر لە کۆمەڵی ئیسلامی وەک سکرتێر بە دەنگدانی ئەندامان هەڵبژێردران هەرچەندە وەک دەرکەوت ئەندامانی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنجیان بە هیچ کامیان نەداوە دەبێت ئەوەش بڵێن کە ڕێگا بە هیچ کەناڕێکی ڕاگەیاندن نەدرا کە ڕۆماڵی
کۆبوونەوەکە بکەن لە نێو هۆڵی پەرلەمان و لە ڕێی شاشەی تەلەڤیزیۆنێک کە لە ژووری میدیای پەرلەماندان رابوو پامێنێران بۆیان دەکرا ئەوەی لەوێ دەیبینن بۆ کەناڵەکانیان بگوازنەوە. لە دەرەوەی هۆڵی پەرلەمان سێ ئەندام پەرلەمان لە فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ میدیاکان لێدوان و ئەمەش بەشێکی لێدوانەکانە کە گۆران ئازاد و دکتۆر عەزەت سابیر و خاتولانە پێشکەشیان کرد. بەبیر جەماوەری خەڵکی کوردستانی دەهێنینەوە کە لە یەکەم کۆبوونەوەی هەفتەی نیسانی برادرانی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بڕیاردرا کەوا لە هەفتەی ڕابردوو دەبوایە پەرلەمان کۆبێتەوە، واتە ئەو کاتا نەهاتن بۆ احترامگرتنی ئیرادەی فراکسیۆنەکان داوا بکەن کەوا فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کۆ ببنەوە ڕۆژێک بۆ وادەی هەڵبژاردنی دەستەی سەرۆکاتی پەرلەماندانیان، بەڵکو لە ژووری داخراوە بڕیاریان لە کۆبوونەوەی پەرلەماندا. بەڵام دواتر کە نەتوانرا ئەم کارە بکەن هاتن بەبێ تەوافق کە ئەم ڕۆژ لە بەردەمی میدیاکان وازەح بوو کە بە دەنگدانی زۆرینە بڕیاردرا هەڵبژاردنی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرێت کە ئەمەش بێتوانەی مەبدەئی تەوافق و حکوومەتی یەکڕزی نیشتیمانیە. ئەمڕۆ پشیڵی ڕسمیە لە هەرێمی کوردستان کە پەرلەمان کۆ دەبێتەوە، تەنانەت فەرمانبەرانی بینای پەرلەمان لێرە نین. پەرلەمان چۆن ناکەین لە هۆڵی پەرلەمان دەبین و بەرگری لە ماف و داواکاری و خواستی خەڵکی هەرێمی کوردستان ئەکەین بە هەموو چین و توێژەکانیانەوە. ئێستا ڕای ئەمڕۆ ئێمە ئامادەبوونمان ڕێزگرتن بوو لە دەنگی دەنگدەرانمان و هەروە بۆی تەکید بکەینەوە چۆن پێشووتر یاداشمان پێشکەش کردەوە بۆ ئەوەی کە لەگەڵ خواست و ویستی دەنگدەران و هەروە بەرژەوەندی گشتیابین، بەڵام ڕێگریشمان کرد لە کۆمەڵێک کاری نایاسایی کە ئەمڕۆ بەسەر سەرۆکی کاتی پەرلەمان و هەروەها هەڵبژاردنەکانیشە تێپەڕ ئەبێت. بۆیە ئێمە ڕێگر بووینەوە و هەروە وەکو کاگوەران ئاماژەی پێکردمانەوەمان بۆ ئەوەیە ڕێگری زیاترکەین لەو کارە ناسایی کە لە داهاتوە ئایانە کاری لەسەرکەن. هەروە ڕاگەیاندرا کە ڕۆژی یەکشەممەی داهاتوو 4 ئایار پرۆسەی ناونانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمان بەڕێوە دەچێت. عومەر فەرهادی، دەنگی ئەمریکا، هەولێر. بەرنامەی ئەمە و سیاسەتە دکتۆر جەبار بابینە لای جەنابەت خوێندنەوە لە دانیشتەکەی ئەمڕۆ بەگشتی کە ئەمڕۆ کرا ڕۆژێک پێش هەڵبژاردنەکان و تا ئێستاوەندە پەلەی لێ نەدەکرا، ینی چ زەرورەتێک هێندێک دەپرسن کە دەبی ئەوڕۆ و دانیشتە بەڕێوە چوبایە و ئێوە خوێندنەوەتان چییە لە ئەدای پەرلەمانتەرانی یەکەتی نیشتیمانی کوردستان؟ دیارە ڕۆدەنجیشیان نەدا. ئایا پەرلەمانە هەر بە شێوەی پەرلەمانی ڕابردوو دەبێتن کە ئۆپۆزیسیۆن دایمە ڕوبەڕووی ئەو کەسانە بێتوانێت دەسەڵاتیان لە دەستە بە تایبەتی بۆ نمونە سەرۆکی پەرلەمان؟ پێم وایە تەمانەمە دانیشتێکی کراوە بوو، ئەمە هەر دانیشتنی یەکەمە نازانم بۆ چەند مانگ بە کراوەی مایەوە، بەڵام بەم پەلەقاژێ و بەم دەست و بردە ڕاستی دیارە مەسەلەکە شتێکە پەیوەندی بە هەڵبژاردنەوەیە، شتێکە جێبەجێکردنی داخوازیەکی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانە کە دەبێت پێش هەڵبژاردنەکان هیچ نەبێ، ینی ئەوەی دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ. یانی پێم وایە ئەگەر ئەمڕۆ وایە یان هەفتەی داهاتوو وایە هیچ شتێک لە مەسەلەکان ناگۆڕێ. ئەم ینی ئەگەر هەفتەی داهاتوو وایە پێم وایە هەڵوێستی ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە بۆ هەتاوەکو ئەگەر وەفدی دانوستانکاری لەسەر پێکهێنانی حکوومەت، بەڵام ئەگەر ئەوانش بەشداری لە حکوومەتەکە بکەن پێم وایە ئەندامانی پەرلەمان هەڵوێستیان دەگۆڕێ. لەبەرەوە ینی بەڕاستی خەڵک حسابێکی زۆر بۆ ئەو کۆبوونەوانەی پەرلەمان ناکات. دەزانن ئەگەر هەموو ئەندامانی پەرلەمان بیانەوە پەرلەمان کۆب بێتەوە، ئەگەر خواستی سیاسی و کار بەدەستە باڵاکانی ئەم هەرێمە نەیانەوێ ئەو پەرلەمان کۆ نابێتەوە. ئەگەر بشیانەوە کۆی بکەنەوە سعات 11 دەتوانین کۆی بکەنەوە. لەبەرەوە ینی پێم وانە خەڵک زۆر بە جددیەتێکی زۆرەوە سەیری ئەم دەستگایە بکە کە دەبایە ینی دەستگایەکی وا بواە کە دوا بڕیار لە هەموو شتەکانە لای ئەو بواە. ئەڵێ فەرموجان. دکتۆر مەحموود حەزم کرد دووبارە بگەڕێنەوە بۆ پەرلەمانی عێراق. ڕاستە ئەو کەسانێک کە نوێنەرەتی کوورد دەکەن لە پەرلەمانی عێراقدا دەبی کەسانێک پاکڕەوشت بن و کەسانێکی باش بن، بەڵام ئەوە تەنها بەسنی ئەگەر ئەو کەسە لێهاتوو نەبێتن و چالاک و کاریگەر نەبێت، چونکە لە بەرامبەر کەسانێکدا هەن کە لە زۆر ڕەوە دیش بە مافەکانی توون بە داخوازەکانی توان. تول کە پەیوەندی زۆرتر لە هەر کەسی زۆرتر هەیە لەگەڵ یاسادانەرانی عێراقی و کووردا، ئەو کەسانی کە بریارە نوێنەرەتی کورد بکەن لە بەغدا تا چەند بۆ ئەو کارەکان لێهاتوو شیاوی ئەو کاران؟
والله وابزان هميان باشن يعني ناتواني بليخ توانان هي وتوان كاري كلام خوشد بدز اوانية العراق برلمان يجنية يعني لكردستان أهميتها إن لبغاه قيادة سياسية هي توجيهات دا وابكنوا وابرون بقصير حزب كان يمكن بقصير قيادة سياسية كان يمكن چونکە ئەو حیزبانە لە ئیستەکان دابەزانوە هی فلان و فلان و ئەوە لەبەرەوە ئینسان کە لەوێ بێ ڕاستە ئەگەر توانای زیاتر بێ ممکن توان زیاتر مناقەشە بکە دەور ببینێشتیوە بەڵام قەرار لای ئەو نییە قەرار لای وەزیرەکانیش نییە قەرار زیاتر لە سەرکردایەتی سیاسی کوردە لەگەڵ سەرکردایەتی سیاسی کە لە بەغایە بڵێن هی وەزیرە ئەشتی سەرک وەزیرە ئەشتیوە لەبەرەوە زیاتر ئەگەر بەپێی تەوجیهاتی سەرکردایەتیەکە ئیژەکەن و ئەوە گرنگە بۆ نمونێوە دیتان لێرە پەرلەمانی کوردستان فەرموو حەو مانگ و 10 ڕۆژە هەڵبژێراوە باشە بۆ کۆنەبۆتەوە چونکە سەرکردایەتی سیاسی و اتفاقیان نەکردو کە اتفاقیان گوتیان کۆبەرەوە کۆبەوە لەبەرەوە پەرلەمان لە وڵاتانە ئەوەنە مهم نییە ئەمێتی جوای نییە کە بڵێ هینا ڕێ جێگەیەکە بۆ مناقەشە و بۆ ڕەئیدان تەبعا ئەگەر ئەو ئەندامەیە چێتە پەرلەمان کارا بێ و توانای هەر زیاتر بێ باشترە بێگومان بەڵام ناتوانێت واقعەکە بگۆڕێ و قەرارەکان و سیاسەتەکان توانێت لە قانون و شتا مناقەشە بکە دەور بینێ مهم ئەوەی ئەوانەی کە لە بەغای ژەکەن یەکگرتوو بن و عادەتەن لە جاری پێشوەم و یەکگرتوو بوون لە شتا ئەساسیەکان لە شتەکان و بەیەکەوە کار بکەن بەڵام گرنگەوەی وەکو من وتم سەرکردایەتی کورد لە کوردستان لەگەڵ ئەوانەی کە لە بەغان لەگەڵ وەزیرەکانی کە لە بەغان لەگەڵ پەرلەمانی کە لێرەیە هەماهەنگیان هەبێ لەگەڵ ئاگایان لێ دکتۆر مەحموود جهاتی یەکتر کار بکەن ئەوە گرنگترە بەڕاستی بەڵام شخصەکانی جوابزام هەر حیزبە خەڵقی هەڵبژاردووە و ئومێدەوارم توانایی تەواویان هەبێ بۆ کارەکەی خۆیان و ڕێزمەیە بۆ هەمویان تەوان دکتۆر هەنتوەزانیت پەرلەمان وەکو تۆڕی کە هەموو یاسەکان تێدەبەڕن ڕاستە ئەبی هاواهەنگی هەبی لە نیوان سەرکردایەتی و ئەنە پەرلەمەکان ئەگەر وانەوی ئەگەر وایە ئەنە پەرلەمان چیەکە لە بەغدا ئەگەر لەوێ بریاردە نەبێتن و هەر کاتی ئەوی بریارێک بدات ئەبی تەلیفۆنی هەولێر بکات یا تەلیفۆنی شوێنی تر بەڵێ وایە بریار لەوێ نییە بریار لەوێ نییە بریار لە سەرکردایەتی کوردە سەرکردایەتی حیزبەکانی عێراقیە ئەوان سەرکردایەتیان هەیە مەش عینیشت و زۆر قانون ئەوی کە قانونی گرنگن یاسای گرنگن لە بینی لایەنەکان لە پەرلەمان نەیانتوانی و حەلیکەن وەلبەر چاوتانە ئەوە مەسەلەی بوجە غەیری ئەوە مەحکەمەی دەستوری زۆر قانون ماوەتەوە قانونی ئەحزاب قانونی نەوت و غاز چونکە لە بینی سەرکردایەتیەکان ڕێنەکەوتون کە سەرکردایەتیەکان ڕێکەوتن بە عینی ڕۆژەتی لە پەرلەمان دەنگی لەسەردەی لەبەرەوە کارەکە لای سەرەوەیە لای سەرکردایەتیەکانە کە سەرکردایەتیەکان ڕێک بن پەرلەمان ئیشی زۆر بە ئاسانیە ڕواتوانیش بکەن کە ڕێک نەبن ناتوانن پەرلەمانتار کارەکان بەرن بەڕێوە لەبەر ئەو وایە بەڵام دیسانیش ئەگەر پەرلەمانتاری باشە بن دەوریان ئەبێ بەڵام ناتوانن بریار بدەن بریار لای ئەوان نییە بریار لای سەرکردایەتی سیاسیەکانە کە لەم وڵاتە ئەبێت تەوافق و ڕێکەوتن هەبێ لە بینیان بۆی کارەکان لە کابینە و لە پەرلەمان و لە هەموو ئاستێت تێپەڕێن وەزعی ئەم عێراقی ئێستاوایە بەسواتە پەرلەمانێکی لاوازمان هەیە و هەمیشە لەبەرەوەی سەرکردەکان بریاردن لە جاتی ئەوان بریار دەربن بێگومان وایە هەرخۆی وایە دکتۆر جەبار پێم خۆش بوو هێندێک جەنابەت باسی ڕۆڵی ئێران و تورکیا بکەی لە هەرێمی کوردستانی عێراق بخۆ دەزانی لایەنەکانی سیاسی هەر لایەنەی بۆخۆیان یعنی پەیوەندی بەهێزتریان لەگەڵ ئێران یا تورکیا هەیە دەکرێت جەنابەت باس بکەی یعنی ئایا ئێران و تورکیا دەکەونە ڕقەبەری یان ڕوبەڕوویەک ململانەیە بۆی کە وەکو دەڵێن دەگەڵ لایەنێکی تایبەتی پەیوەندیان هەبێت یاننا دەکرێت جەنابەت باسی ئەوە بکەیت چونکی هەمیشە عێراق سەبارەت بە عێراق دەگوترێت کە ئێرانە کە دەستێکی زۆری دا هەڵسوڕاندنی کاروبار و ئاراستەکانی سیاسەتی ناوخۆی عێراقدا هەیە لە هەرێمی کوردستان چۆنە؟ بەڵێ ئەو سەنگە زۆرەی کە ئێران هەیەی لە بەشەکانی تری عێراق بە تایبەتی لە بەشە شیعەکەی لێرەشدا لە کوردستان بە تەواوەتی هەستی پێ دەکرێت کە جۆرێک لە ململانەیە لە نێوان
لە نێوان تورکیا و ئێران لە ئارادایە و لە ڕێگای یعنی ئەوان بە شێوەیەک لە شێوەکان کاریگەریان لەسەر لایەنە سەرەکیەکان لە کوردستان هەیە و لەم ماوەیە کە باسی دروستکردن و پێکهێنانی حکوومەت هەبوو یعنی هەموو ڕۆژە باس لەوە دەکرا کە شاندێکی ئێرانی هاتەوە سەریدا و شاندێکی ئێرانی هەوڵی داوە نێوەندکاری بکە و شاندێکی ئێرانی بەو شێوەیە و بە هەمان شێوە ئەو سەردانانەی کاربەدەستانی هەرێم بۆ تورکیا لەم لایەنەکەی تر بە تایبەتی ئەمانە هەمویان ئاماژەگەلێکن کە ئەومان پێ پیشانەدا کە ئەو دەوڵەتانە کاریگەریان لەسەر ڕەوتی سیاسی و ڕووداوە سیاسیەکان لە کوردستان هەیە و خەڵک ناتوانێت ئەوەی ئینکار بکەن. بەڵێ دکتۆر محمود جەنابەت هێندە باسی ئەوەت کرد کە ئەگەر سەرۆک وەزیر مالکیش نەمێنیتەوە گرفتەکان هەر چارەسەر ناکرێن دەکرێت جەنابەت باس بکەی کە سەرۆک وەزیر مالکی چەندە شانسی هەیە ببێتەوە سەرۆک وەزیر و کوردەکان ینی ژاریان لەبەرە چۆن هاوپەیمانەتی پێک بێنن بۆ پاشە ڕۆژ لە عێراق. والله مالکی لەم 8 ساڵەی کە سەرۆک وەزیر بۆ سەرکەوتوو نەبووە لە سەرۆک وەزیری وەکو سەرۆک وەزیرێکی عێراق کە بوو بە سەرۆک وەزیری عێراق ببێت لەگەڵ هەموو پێکاتەکان ڕێکبی بتوانی تەفاهمیان لەگەڵ بکەی و ڕێکی نەیتوانیەوە وەکو پێویستە لەگەڵ سوننە کێشەی لەگەڵ کورتایەتی لە ناو شیعەتی وابزانم ئەگەر ئەو هەڵبژێرن و ئەو بکەنەوە بە سەرۆک وەزیر معنایەوەیە خەڵکەکە ئاستی هوشیاری زۆر کەمەوە گوێ ناداتە ئەو هەڵانەی کە کۆنکراون. بە هەر حاڵ بەڕای من نازانم ئەو ئەبێتەوە یان نابێتەوە بەڵام مهم ئەوەیە هەر کەسێ ببێتەوە چه مەجلیسی ئەعلا بێت چه سەدری بێت چ مالیکی بێت کە عادەتەن شیعە ئەوانە یعنی شیعە سەرۆک وەزیرە بێ و هەموو دەسەڵاتیش بەپێی دەستوری عێراق دەست سەرۆک وەزیرە چونکە قایدی عامی قواتی مسلحەشە بیر و بۆچوونیان وەکو یەکە لەسەر کەرکووک وەکو یەکن لەسەر نەوت و غاز وەکو یەکن لەسەر مەسەلەی فێدرالی وەکو یەکن جیاوازێکی زۆر نییە لە بەینیانە ممکنە یەکێکیان معاملەی باشتر بێ عەلاقەی هەبێ ئەوی تر نا بەڵام بیر و بۆچوون کێشەی ئێمەش بیر و بۆچوونەکەیە کێشەی ئێمە لەگەڵیان شەخسی نییە یاتر بیر و بۆچوونەوە لەو جاری وایە شەخسی شتێکە بێ لەبەرەوە من بڕواناکەم گۆڕینی گەورە دروست ببێ بەڵام دیسانیشەوە گۆڕینی دەموچاو لەگەڵ یەکێکە تۆ نەتوانی وە کارەکان بکەی شخصێکی تر بێتە پێش لە لایەنێکی تر دیسان سەرەتایەکە ممکنە تاسیرێکی پۆزیتیوی هەبێ بۆی کارەکان بڕوا بەڵام هەر نەتیجە کێشە دەبێت لەسەر 140 و لەسەر پێشمەرگە و لەسەر 90 ئەو کێشانە هەرمێنن بەڕێی من وبڕواناکەم جێبەجێ بن بەم عەقڵیاتانەی کە ئێمە ئەیبینین و دیومانە ئەم 10 ساڵی لە پەرلەمانی بەغای. دکتۆر جەباری ما هەمیشە ئەڵێن بەغدا زۆر گرنگە و ئابی کورد لەوێ ببیتن ئێمە چەندین وەزیرمان هەیە بەڕاستی ڕخنیان لێگردن کە ئەوانە کاریگەر نەبوونە ئەوانە وەکو نوێنەری کوردن لە بەغدا بەڵام نوێنەراتی عێراقەکەن و زۆرتر لە بەرژەوەندی بڵێ من عێراقی عەرەبی نە عێراقی کوردی و پەرلەمانێکمان هەیە ئەوەندە کاریگەر نییە بەس لەمەودا بێت چ جۆرە میکانیزمێک بەکار بهێنیدن بۆ ئەوەی ئەم پەرلەمانە ئەم وەزیرانەکە لەوێن کاریگەرتر بن و کێشەکان بە شێوێتە گۆڕان. قوربان یعنی وەزیرێک تۆ لە لووتکەی وزارەتێکدایەنێ هەموو ستافەکەی هەموو ئەپەراتەکەی هەموو جیهازەکەی خەڵکانێکن کە لە دژی خواستی ئەو وەزیرە کار دەکەن یعنی ئەو وەزیرە ناتوانێت لە ژینگەیەکی وایە هیچ کارێکی بۆ بکرێەوە دوای ئەوە بە هەمان شێوە وزارەتەکان بە شێوەیەک لە شێوەکان دابەش کراون و ئێمە بە حکمی ئەوەی یعنی خەڵک ئێستا وەکو جاران ناتوانێت بچێتە بەغدا و لەوێ کار بکا و لەوێ بەو شێوەیەی کە پێویستە بەشداری بکا لەبەرەوە ئێمە کاریگەریمان بەڕاستی لەناو ئەو وزارەتانەیە تەنها لەسەرەوەی لوتکەکە دەمێنێتەوە یعنی و جەنابیشت دەزانی لە بەڕێوەبردننی کاروباری دەوڵەت جاری وا هەیە ئەو فەرمانبەرە بچووکانە ڕۆڵیان زۆر گەورەیەوە ئەوانە جێبەجێکاری بڕیارەکانن وەزیر بۆ خۆی ناتوانێت بە دوای هەموو فەرمانێکا بڕوا بزانێت جێبەجێ کراوە یانە لەبەرەوە هەموو هەر ئینسانێک لەوێ بێت چەندێ ئاگادار بێت چەندێ شارەزار بێت چەندێ کاکەر بێت ناتوانێت بە هەموو ئەم شتانەیە بگا ئەو پێویستی بۆیە کە ئەپەراتێک جیهازێک
میکانیزمێکی وە ئەوە پێم وان نییە ینی کێشەی ئێمە بەڕاستی ئەوەیە ینی من بە شێوەیەکی تر بۆی دەچم ئەوەیە کە ئێمە ئەو خەڵکانەیە ئێمە نە لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە دەتوانین شتەکانی خۆمان جێبەجێ بکەین چکە ئێمە لەوێ کەمینەیەکی تەنانەت 100 کورسیش بێنین ئێمە سەیەکی پەرلەمان پێک نایەنین و ناتوانین بە ژمارەی دەنگ لەبەرەوە ئێمە پێکهاتەیەکی سەرەکی ئەم وڵاتێن ئێمە ئەو خەڵکانەی ئێمە لەوێ دەبێ وەکو نوێنەری ئەم پێکهاتەیە قسە بکە ئێمە کێشەیەکی نەتەوەییمان هەیە ئەم کێشە نەتەوەییە لەگەڵ حکوومەتی مەرکەزیایە چارەسەرکردنی ئەم کێشە بە شێواز و بە ڕێبازێک دەبێ ئەوە لە ڕێگای چوار وەزیرەوە یا چوار پۆستەوە یا 50 پەرلەمانتەرەوە 6 پەرلەمانتەرەوە ڕاستی جێبەجێ ناکرێت ئەوانەی کە بەشداریان لە دەستورا کردووە بەشداریان لەوەیە کردووە کە کۆمەڵێ مادە کە پەیوەندی بە کوردەوەیە بە مەسەلەکانی کوردەوەیە بە شێوەیەکدا ڕێژراون کە جێبەجێکردنیان زۆر ئەسەمە ئێمە لەم حەڵەقە وەکو دەڵێ حەڵەقە بەتاڵەیە دەسوڕێینەوە و ئەنجامەکان هەمان ئەنجامە بن کەسەکان هەمان کەس دەبن بیر و بۆچوونەکان هەمان بیر و بۆچونن لەبەرەوە هەروەکو جەنابی دکتۆر مەحموودیش باسی کرد بەڕاستی سەرکردایەتی کورد لە بەرامبەر ینی بەرپرسیارەتێکی مێژوویە کە بە تەواوی سیاسەتەکانی خۆی دابچێتەوە و ڕێبازێکی نوێ و مکانیزمێکی نوێ بگرێتە بەر بۆ ئەوەی ئەگەر لەم عێراقەمایەوە کێشەکانی چارەسەرکەوە ئەگەر نا وەختی ئەوە هاتبێ کە لێک دابڕانێک دروست ببێت و هیچ چارەیەکی تر نییە. بەڵێ دکتۆر مەحموودەوەش بە وەکو پرسیار بێ بۆ جەنابەت مەسەلەی بڕیاری یەکجاری بداتن دکتۆر جەبار باسی ئەوەی دەکرد کە لە عێراق خەونەکانی لایەنەکان جیانە لە هەرێمی کوردستان بەڕای جەنابەت لەو بارەدا ئایا لایەنە سیاسیەکان خەونیان جیایە بۆ پاشە ڕۆژی هەرێمی کوردستان وەک دەگوترێتن کە ئێستا زەمینە لەبارە ئەگە بتوانە کوردەکان تەنانەت سربەخۆیی ڕابگەێنن ڕای جەنابەت چییە؟ والله طبعا كرد نتويا ما في جال نسيه حقي دولتي وما حقيقة همانة بەڵام جێبەجێکردنی پێداویستیە بێت لە ڕووی نێونەتەوەیەوە لە ڕووی ناوچەیەوە لە ڕووی کورد خۆیەوە وەکو پێم وتی وەزعی نەتەوەییمان باش نییە چونکە ئێوە دیتان کۆنگری نەتەوەیی نەیانتوانی چەند جەلسەیە بکەن یانی ڕێکدا بڕان و کێشەیان هەبوو لەگەڵ ڕۆژاوا کێشە هەیە وەکو تر کێشە هەیە و شینەتەوەییژەوە نەمهم نییە بۆ نمونە من نمونەیەکی بەسیتە بۆ بێنمەوە وەفدی ئێرانی هاتووە هەموو حیزبەکانی دیوە و حیزبەکان چوون لە پاران دیوانن بۆی هاوکاریان بکە چۆن حکومەت فێر بێن و ڕێژیان خاوە بدەکە بە قیادەی جعفەری بووە جعفەری قاسملو کوشتووە لە گفتوگۆی ساڵی 89 لە ڤێن معقولە ئەمە یانی تۆ کابرای هاتووە قایدێکی کوردی کوشتووە کەسی کە نەما ئەو بێ ڕئیسی وەفد بێ و تۆ ئەو کۆبنەوەی لەگەڵ بکەیت مەدەلیل ئەوەیە کە جۆ نادەنە خەزای نەتەوەیی و ئەو شتانە نمونەیەکی بەسیتەوە جگە لەوە کێشێکی زۆر هەیە لەم بلا و لەولا لەبەرەوە من قەناعەتم وایە ئێمە ئەگەر بمانوێت بەرەو ئەوەی کاری نەتەوەیی بڕۆین و دەوڵەت و شتانە دەبێت کاری بۆ بکەین حەقی خۆمان لە دەرەوە لە ناوە ئیشی وەبێ بۆ بکەین ئیشی زۆرەوێ بەڵام لە عینی وەختە ئەوەش معناوە نییە تۆ وەزعی عێراق بەجێ بێڵێت تۆگە بتەوێ بەرەوە بڕۆی دەوڵەتێکت هەبێ یاخود قەوارەیەکت هەبێ دەبێ فیدراڵیەکەت بچەسبێنی چونکە فیدراڵیەکەت ئەگەر لە عێراقەت چەسپا هەنگاوێکە بەرەو ئەوە و ئەبێ هەوڵیش بدەیت بە شێوەیەک وەزعێکی وا بۆ خۆت دروستکەی کە بتوانی مەسەلەن لە ئایندا قەوارەیەک دەبێ کاری بۆ بکەیت بەڵام ئەوە کاریە بێ وابزانم وا بە پەلە ناکرێت و نێونەتەوەیی ئەگەر ڕێیان نەگۆڕن لە سەرمان ئاسان نییە دەوڵەتانی دەوروبەرمان یعنی تۆرەگە عێراق تێکچی ئێران و تووشی ئایا و دۆستن لەگەڵتن ئەگە ئێران و تووشیە دۆست بوونایە دۆستی کوردی خۆیانە بوون لەبەرەوە بەڕێی من زۆر ئاسان نییە بەڵام حەقیقمان هەیە و بێ کاری بۆ بکەین ئەوە یەکێکە لەو واجباتەی کاری بیکەین بەڵام من نابینم کاری گرنگی بۆ کراوێ قسەی لەسەر زۆر کراوە بەس کار نابینم زۆر من دکتۆر جەبار باز دەکرێت هەمیشە لە ناو مردم ئاڵێن شتەکان بەنتەر ناشەکەواتە هەر لە شوێنی خۆیان سوڕێتەوە ئەگەر کێشەکان هەمیشە وایە ئێمە تاکەیبی چاوەڕوانی مەبەستم کورد چاوەڕوانی بریاری دەرەکی بدەن بۆ بۆی بریاری بدە سەربەخۆی بەدەستبێنی یانە بەدەستی خۆی نیە بریاد ئەم وەکو ئەم ژناشوویە جیا ببنەوەیە لەگەڵەکە ببینن وڵی من نابینم ئێستا یعنی هیچ ڕێکخراوەیەکی سیاسی کورد استراتیژیەکی سەربەخۆی هەبێ حەز هەیە
خواستێک هەیە باس و خواسێک هەیە وەکو دروشم هەیە بەڵام وەکو استراتیجێ ئەوە کە جەنابی دکتۆر وتی کە ئیشی بۆ بکرێ و پێداویستیەکانی ئامادە بکرێ و زمینە سازی بۆ بکرێ و ئەو ڕۆژەی کە ئەو دەرفەتە هات بەڵام وەکو هەموو گەلانی دنیا بەڕاستی زۆر گەلیش هەیە هەموو دنیا دژی ئەوە بوونە کە جا بنەوە بەڵام ئەوان بیناکردەوە وڵاتانی بەڵتیق بەو شێوەیە بن ئەوەی باڵتیک ئەستۆنیا و ئەوانە کۆسۆڤۆ و بۆسنیا و ئەوانە بە هەمان شێوە بوون ڕاستە لەوێدا لە ناوجەرگەی ئەوروپایە و ئەوروپایەکان زۆر لە ناسەخانگیری دەترسن و لە لێشاوی پەناهەندە دەترسن و لەبەر ئەوە بە زووترین کات چارەسەری بۆ دەبیننەوە و لە جێگەیەکی وەکو ئەم ڕۆژهەڵاتەیە گەورەترین کارەسات ڕووبدا ئەوە سووریاش باشترین بەڵگەیە بەڵام وەکو وتم یعنی استراتیجیەک نابینرێ لە هیچ پارچێزی کوردستانە لە هیچ ڕێکخراوەیەکی سیاسیە تەنانەت ئەو ڕێکخراوانەی کە داخوازی هەر چوار پارچەکانە کرد ئێستا بەشتی وا بچووک یعنی ڕازین کە پارتە کلاسیکیەکان زۆر لەوان ینی پێشکەوتنە لەو بارەیەوە بەڵام مافی بڕیاردانی چارەنووس خەڵک دەتوانێت بخاتە ئەژێندەی خۆیەوە یعنی شەرت نییە ئەمڕۆ وەکو وڵاتی باشووری سوودان 6 ساڵان بۆ دانان لە ماوەی 6 ساڵدا دوای ئەوە خەڵک ڕاپرسی دەکرێت با بۆ کورد 10 ساڵدانن 15 ساڵدانن بڵێن دوای 15 ساڵ مافی ئەوەتان هەیە چارەنووسی خۆتان بڕیاری لەسەر بدەن لە ڕاپرسیەکی گشتیدا بەڵام ئەم میلەتە دەبێ هەنگاوێکی وابنا هەر بەم شێوەیە حکوومەتی عێراق زۆر ینی بێباکانە هەڵسوکەوت دەکاتێکێکیان ئەوەیە کە تورکیا و ئێران و ئەمانە دکتۆر جەبار داوای لێبوردنەکەین کاتەکەمان تەواو بوو دکتۆر جەبار قادر شارەزای ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر سپاس و هەروە دکتۆر مەحموود عوسمان ڕامیارزیانی دیرینەی کورد و پەرلەمانی عێراق زۆر سپاس بووم بەشداریکردن لە بەڕامی ئەمڕۆمان دووسەرگۆشی ڕۆژهەڵاتی نەکۆتایی دومین بەڕامی ئەمڕۆمان کارگردان بەڕامی هانەمان شوان ڕەشید ئەندازیاری دەنگ لیناس فرەمکۆز ڤیدیۆ کۆنترۆڵەر پیتەر هانلی و درودە هاوکار مۆتەبەر شیوانی و منی جان دیلان پێشکەشدانکەین تا بەڕەمایەندەمان هەر شاد و سەرفراز بن.